ئەم کاتتان باش مناڵە چاوگەش و ئازیزەکانی هاوڕێم چۆنن باشن هیوادارم هەمولایەکتان زۆر باش و تەندروست بن. ئەمڕۆ چیرۆکێکی زۆر تازەم بۆ ئامادەکردن. چیرۆکەکە لە ژێر ناونیشانی لە مارکێتە. وەرسی هاوین بوو، کەش و هەوا زۆر گەرم بوو. خەڵکی ناچوون بۆ بازاڕکردن، تەنیا لە ساتەکانی ئێوارانە نەبێ، چونکە کەش و هەوا تۆزێک باشتر بوو. ڕۆژێکیان مریەم و هانا کە دوو هاوڕێ یەکتر بوون لە یەک گەڕەکە ژیان ڕۆیشتن بۆ یەکێک لە مارکێتەکان کە نزیک بوو لە شوێنی نیشتەجێبوونی ئەوانەوە. هەستان بە بەستنەوەی سەگە بچووکەکەیان کە لە دەرەوە دایان نابوو. ڕۆشتنە ژوورەوە بۆ کڕینی ئایسکرێم و ساردەمەنی. مارکێتەکە فێنکەرەوەی هەوای تیا بوو. هەر کە مریەم و هانا ڕۆیشتنە ژوورەوە هەستیان بە هەوایەکی فێنک خۆش کرد. کەمێک ماندوێتیان نەما. مارکێتەکە زۆر قەرەباڵغ بوو. بەڕێزکەریمی دراوسیان لە مارکێتەکە بوو. ئەو پیاوێکی بەتەمەن بوو. لەبەر ئەوە کەمێک بە هێواشی گەلوپەلەکانی ئەگڕی. دوو کچی تریش لەبەر دەم کاشێرەکەیە وەستابوون و چێژیانە بینی لە خواردنی ئەو شەربەتەی کە کڕی بوویان. هانا و مریەم ئەو دوو کچەیان ناناسی. ویستیان ئایسکرێمی تامی ترێ ڕەش بکڕن بۆ ئەوی بزان خۆشە. پیاوی سەر کاشێرەکە وتی دواتر سەرەی کێیە پارەی کەلوپەلەکانی بە. پاشان پارەکەی وەرگرت لە یەکێک لە کڕیارەکان کە وەستا بوو لە بەردەمی ڕیزەکەیە. دواتر سەرەی بەڕێزکەریم بوو لەبەر ئەوەی ئەو پیاوێکی بەتەمەن بوو کەمێکی پێچوو هەتا کیفی پارەکەی لە ناو گیرفانی دەرهێنا. ئەبوو گۆچانەکەی بخاتە لاوە پێش ئەوەی کە کیفەکەی دەربێنێ، چونکە ئەو زۆر توانای ڕۆشتنی نەبوو بۆیە بە گۆچانە ڕۆی. دوای ئەوەی بەڕێزکەریم ویستی پارەکە بات، ئەو دوو کچەی کە لە دوایەوە وەستا بوون هەستان بە تێپەڕاندنی ئەموو داوای ئایسکرێمیان کرد. نەیانتوانی چاوەڕوان بن هەتا بەڕێزکەریم نرخی ئەو شتە بات کە کڕیوێتی. هانا و مریەمیش چاودێری ڕەفتاری ئەو دوو کچەیانە کرد. بەڵام بەڕێزکەریم بە تەواوی بێدەنگ بوو، هیچ شتێکی نەوت. چاوەڕوانی فرۆشیارەکەیە کرد. ئەو تووشی سەرسوڕمان بوو لە ڕەفتاری ناژیرانەی ئەو دوو کچە. نەیزانی چۆن فێری ڕەفتاری باشیان بکە. بیری کردەوە و لە دڵی خۆیاوتی ئەو دوو کچە زۆر پەلەیانە و هیچ ڕێزێکیان لا نییە، تەنانەت بۆ پیاوێکی لەو شێوەیە بەتەمەنیش کە من ئێستا ئاوەوەستاوم. دوای ئەوەی پیاوی کاشێرەکە لێبووەوە لە داواکاری دوو کچەکە، جارێکی تر گەڕایەوە بۆ لای بەڕێزکەریم و پێیوت فەرموو بەڕێزم. لەو کاتەیە مریەم و هانا نزیک بوونەوە لە کاشێرەکە. کاتێک بەڕێزکەریم هانا و مریەمی بینی بە پیاوی کاشێرەکەی وت لەوانەیە ئەو دوو کچەش پەلەیان بێ، با ئەوان لە پێش پارەکەیان بن، منیش دواتر پارەی خۆمەیە. بەڵام هانا بە ڕەوشتێکی زۆر بەرز و جوانەوە وتی نەخێر مامەگیان، تۆ یەکەم جار ئەتوانی پارەکە بیت، ئێمە دوای تۆ پارەی خۆمان ئەین، ئێستا نۆرەی تۆیە. بەڕێزکەریم زۆر دڵخۆش بوو بە ڕەوشتی جوان و بەرزی. خەندەیەکی بۆ کردنوتی بەڕاستی من هەستی ئێوە بەرز ئەنرخێنم و هیوای سەرکەوتنتان بۆ خوازم لە ژیانتانە. پیاوی کاشێرەکەش زۆر ستایشی ئەو هەڵوێستەی ئەو کچە جوانانەی کرد. وتی دەستان خۆش بێ، بەڕاستی ئێوە شتێکی زۆر جوانتان کرد، کەواتە هەمیشە چاوەڕوانی نۆرەی خۆت بکە، ئەوەش یارمەتی ئەوە ئەیە کە کاروبارەکان بە باشترین شێوە بەڕێوە بچن، هیچ پێویست بە پەلەپەل ناکە. ئەگەر کەسێک داوای ئەوەی لێکردن کە پێشی بکەوی ئەبێ سپاسی بکەیت. لە هەمان کاتە ئەگەر زانیتان کەسێک لە بارودۆخێکی نەگونجاوە یان پەلەیەتی یان لە ئێوە گەورەترە و توانای نییە بوەستێ،
زۆر ئاساییە ئەتوانن ئێوە چاوەڕێبن بە ئەو پێش ئێوە بکەوێ. ئەمە گرنگی و کەسایەتی ئێوە دەرەخە، کەواتە پێویستە لەسەرتان ڕێزی خۆتان لە هەر شوێنێکە بنوێنن. لە هەر شوێنەکە ڕێزی خۆتان بە جوانی نوان دوو شتی زۆر جوانی لەکێتەوە. یەکەم ڕێز بۆ خۆتان دانێن، دووهەم خەڵکانی تر چاوتان لەکەن، وستایشتانەکەن بۆ ئەویکە ئەنجامی ئەیان. هەتا چیرۆکێکی تری داپیرە و بەرنامەی چیرۆکی مناڵان بەخواتان ئەسپێرم، خواتان لەگەڵ.